إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدى هدى محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمان كان تقوى إخواب كانوا لأخواب ترسن وبزانا أو اشتيك ومروف لقيامة رزقالك لأخوة ترسانة برزان أم دنيا مالي تاقي كرنوية، مالي امتحانه. أفحسبتم أنما خلقناكم عبثا وأنكم إلينا لا ترجعون، فتعالى الله الملك الحق. يوا أزانا إيمان هرب الدم وخلق هروا بو قالتو بو بيهودو بيسود دروس كراون، بو خوشي دروس كراون، وأزانا ناقرنو بلا إخوة حساب كتاب لقل خلق ناكري نخير، بلكو همو كسيك أبي بقرتو بلا إخوة ولا سركالو كردو وكاني محاسبي لقل آكرين. أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون. خلق وأزالن إيمان هرب دم وتيان إيمان ما نهينا وإتروازيان لإهينري نخير. نخير امتحانك لن تاقيك لنو. ولقد فتنا الذين من قبلكم فلا يعلمن الله الذين صدقوا ولا يعلمن الكاذبين. سوين بخوا بردقال سوين أخوا ولقد سوين بي أواني بيش إيو من تاقي كردوتو إيوش تاقي دكينوا بووي باكو بيسكان ليك جداب كينوا. فلا يعلمن الله الذين صدقوا تارون بيتوا كامن رازق وكانن، ولا يعلمن الكاذبين كامن منافق دروزنا كانن. خواهي قال بفضل منتي منو إيه ولا رازق وكان بجره. دنيا مالي تاقي كرنو ابتلاية. إنسان هركوتي مسلمان فرشي سوري بورا نخرا وبلو بهشت مينتي ونارحتي وتنو تشلمي ودرك ودال شتيز ولا الرقاكيتي أستنقل لمبريز ولا بردميتي. لو تشيرو كانك القرآن بومان باس كرا ولا باري زوري تاقي كرنا وكان بالفتا كردني خلق كخواي بورقات شون خلق بالفتا أكا شون خلق باكو بيسكا أو تشيرو كيكا لدواي نبي الله موسى عليه الصلاة والسلام رويداوة. ألم تر إلى الملأ من بني إسرائيل من بعد موسى إذ قالوا لنبي لهم ابعث لنا ملكا نقاتل ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله. بيغمركيان مت دوابك الأخوة فرمانديك من بو بنيري سركرديك من بو بنيري پادشایەک من بۆ بنێرێتە لە ژێر ڕابەرایەتی و سەرکردایەتی ئەوە هێرش کەینە سەر دوژمنەکانمان لە پێناوی خوا جیهاد کەین. پێغەمبەرەکەیان گومانی برد کە ئەمانە ڕازگۆ نەبن لەم داواکاریە،
هەرکە پەروەردگار بۆی جێبەجێکردن پاشگەز ببنەوە. بۆیە فەرمووی فەهەل عەسەیتم ئین کوتیبە عەلەیکم القیتال ئەلا تقاتیلوا، ئەی ئەگەر لەسەرتان نووسرا نزیک نییە لەوەی دوای ڕلێ ڕاکەن و بڵێن شەڕ ناکەین. ئەوسا باسی هۆکارەکانی و پاڵنەرەکانی شەڕەکەیان کرد، وتیان کۆمەڵی هۆکارێ، کۆمەڵی پاڵنەری بەهێزەیەوە ما لێ بکا شەڕ بکەین. وما لنا ألا نقاتل في سبيل الله وقد أخرجنا من ديارنا وأبنائنا. چۆن ناجەنگین لە کاتێکە لە زێدی خۆمان، لە شوێنی خۆمان، لە نیشتیمانی خۆمان دەرکراوین، لە کەس و منداڵی خۆمان جودا کراوینەتەوە، چۆن ناجەنگین؟ أخرجنا من ديارنا وأبنائنا. ئینسان ئەگەر بجەنگێ لە پێناوی نیشتیمانی، چونکە نیشتیمانی دینەکەیەتی، بە چوونی نیشتیمانەکەی دینەکەشی دەڕوا، ئەو کاتە جەنگ لە پێناوی نیشتیمانە ئەبەم شێوەیە کە لە قورئان باس کراوە. بەڵام ئەگەر هاتوو جەنگ لە پێناوی نیشتیمان لەبەر خودی نیشتیمان بێ هیچ پەند و پێوەرێکی تر، بێ هیچ باسێکی دینی تر کە خزمەت بەلایەنی دین بکە، کارێکی پیرۆز نییە. و لە ئیسلامە سەرنج بدەی خۆشەویستی نیشتیمان و وەتەن هەیە. لە هەنێک لە پێشینان و سەلەفی صالحمانەوە هاتووەکو حەسەنی بەسری و غەیرە ئەوە و هەنێکی ئەهلی علمە فەرموون سەنەدەکەشی صحیحە، فەرمێ حب الوطن من الإيمان. ئینسان زێد و نیشتیمانی خۆی خۆش بوێ کە تایە لە دایک بووە، دژ بە ئیمانەکەی نییە، لەگەڵ ئیمانەکەیە دژ نایێتەوە. جاوەیە وتیان لە نیشتیمانی خۆمان دەرکراوی، لە پێناوی نیشتیمانی خۆمان، لە ماڵ و منداڵی خۆمان جیا کراوینەتەوە، بۆچی ناجەنگین؟ پاڵنەر هەیە، هۆکار هەیە وامان لێکا بجەنگی لەگەڵیانە. ئەفەرمێ فلما كتب عليهم القتال تولوا إلا قليلا منهم. كاتيا جنگەکەیان لەسەر نووسرا پشتیان هەڵکرد ئیلا کەمێکیان نەبێت. ئەم کەمەش کامانن ئەوانن کە دوجار باسی یەکەین ئینشاء الله تعالى نزیکەی 300 کەسێکیان ئەمێنێتەوە. ئەو خەڵکە زۆرە، ئەو ژمارە زۆرە هەمووی پاشگەز بوویەوە. پڕگانە فەرمێ پێغەمبەرەکەیان پێوتن إن الله قد بعث لكم طالوت ملكا قالوا أنا يكون له الملك علينا ونحن أحق بالملك منه ولم يؤت سعة من المال. في پڕگار طالوتی ناردووە وەکو پادشا و فەرماندا بەسەرتانەوە، پێشەوایەتیتانەکا بۆ ئەو جەنگەی کە داواتان کرد. لەسەرەتاوە ئیتر تاقیکردنەوە دەست پێکە، کاتێ تۆ دەی ئیدعای جیهاد دەکەی، ئیدعای ئیمانەکەی، خوا تاقی دەکاتەوە، خوا تاقی دەکاتەوە. حتى يميز الخبيث من الطيب وما كان الله ليطلعكم على الغيب. خواهی پرگار خلق پاکو پیسەکە بۆ ئەوەی ڕازگۆ و درۆزنەکە لێکجیا ببنەوە. وتیان چۆنی تاڵو دەبێ بە پێغەمبەری ئێمە یا ئەبێ بە سەرکردە و فەرمانڕەوای ئێمە، لە کاتێکە ئێمە شیاوترین بەوەی سەرکردایەتی ئەو سوپا بکەن، تەماشا بکەن خوا هەڵی ئەبژێرێ، هەڵبژاردننی خوایان پێ قبول نییە. خوا هەڵی بژاردووە تەبارەکە وتەعالە، ئەمان دەڵێن ونحن أحق، ئێمە شیاوترین و لە پێشترین. لە ژیانی ڕۆژانە زۆر کەسە بینی، زۆر حاڵەتە بینی، هەڵبژاردنێ خوا هەڵی بژاردووە، عەقڵەکەی خۆی، بۆچوونەکەی خۆی، هەڵبژاردنەکەی خۆی لە پێشترە وەک لە ئەخاتە پێشی هەڵبژاردنەکەی خوا و پێغەمبەرەوە. ئەوە نیشانەی خوانەناسینە بەباشی، ئەوە نیشانەی ساقط بوونە، سەرنەکەوتن لە تاقیکردنەوەکە، وەکو ئەم خەڵکانە کە سەرکەوتوو نابن تێیدا. ئەفەرمێ ولم يؤت سعة من المال، كوا بارو مالي كوا أي غير بياويكي دولة من أو بيت فرمان رامن. قال إن الله اصطفاه عليكم، بس بيخوا هلي بجاردو، هل بجاردني خواش لو بري طواويتي اصطفاه هلي بجاردو بالفتي كردو لنا ويو باشان باسي هو كاري تري شكر سرباري هل بجاردني خوا
چیە؟ وزاده بسطة في العلم والجسم، لزانست و زانیاری و هونەری شەڕکردن و جەنگە لێزانە، کەسێکی عاقڵە، کەسێکی هۆشمەندە، و هەروە في الجسم کەسێکی بەتوانایە بەهێزە، لاشەیەکی تۆکمە و توندوتۆڵی هەیە، کەسی وا بۆ قائید و فەرمان ڕەواشێت، لە ڕووی جەستەوە بەهێز، لە ڕووی عەقڵ و فیکر و نەخشە و پیلاندانانەوە بەهێز. ئەمە تاقیکردنەوەی یەکەم و یەکەم جارە بێژنەکە ئەلەرێتەوە، زۆربەی زۆری ئەکەوێتە خوارەوە، کەمێکیان ئەمێننەوە، پاڵفتە ئەکرێن، زۆربەیان ساقتە بن لەم ئیمتیحانە لە هەڵبژاردننی سەرکردەکەیانە. پاشان فەرمێ وقال لهم نبيهم إن آية ملكه أن يأتيكم التابوت فيه سكينة من ربكم وبقية مما ترك آل موسى وآل هارون تحمله الملائكة. بەڵگە لەسەرەوەی ئەم طالوتە خوا ناردوویەتی و هەڵبژاردننی خوایە بۆی لە دەمەدەم و مجادلەکردن واز بێنن لەسەری نەڕۆن، چی بکەن؟ یا نیشانەکە چییە؟ بەڵگەکە چییە؟ فەرمووی نیشانەکە ئەوەیە کەوا تابوتێک، یعنی سندوقێک لە ئاسمانەوە فریشتەکان دایە بەزێنن، تابوتێک سندوقێک لە ئاسمانەوە فریشتەکان دایە بزێنن، بەدەستی خۆیان هاوردیان خستیانە بەردەسی پادشاکەیان بۆ ئەوەی تر دەمکوتیان کە، و کۆمەڵێک لە ئاسەوار و شوێنەواری ئالی موسا و ئالی هاڕوونی تێدا بوو. لێرەش مەبەست پێی خودی موسا و خودی هاڕوونە عليهم الصلاة والسلام. كوتنا الري فلما فصل طالوت بالجنود، يعني انفصل شوێنەکەی جێهێشت، قال إن الله مبتليكم، امتحاني دوم بيجن كجارة الألريت وإسا أم جارة امتحانك بچيا تاقيتان كاتو بالربارك على الرقاتان بنهر، نهر يعني نهر بهردو كان يعني الربار، تاقيتان كاتو بالربار يقنا بكستان لي بخون بو يصبر يعني تاقي كاتو واني سركردي سربازين سربازي بيصبر وبيتحمل بو جنگ ناشي نق لقل تابع قيدي شي أنا هاتني شي زرر وزيانة چونکە ئینسانی بێسەبر و بێتەحەمل و ترسنۆک و جەبان لە ناو ساحەی جیهادە ورەی سەربازەکانی تر ئەڕوخێنێ، بۆی هاتنی زەرەرە. ئەڵێ خوا تاقیتان نەکاتەوە بەو ڕووبارە بۆتان نییە لێی بخۆن، ئەوەی لێی نەخوا ئەوە شوێنکەوتەی منە، ئەوە لەگەڵ مەدێ، ئەوەی لێی خوارد بۆی نییە، ئیلا مەگەر کەسێتی نیەتی زۆری بۆ هێنا مشتێک ئاوی لێ بخوا قەیدی نییە، ئیلا من اغترف غرفة بيده. لسرتاوا وتمان زور بيان إلا قليلا كم كان نبي زور بي زوريان شوني بيغمر شوني باشاكا نكوتن، ولو امتحان سر كوتون ابون يعني قريما دابن الجمارين 15,000 10,000 بوبي شان هزاريكي كميان ماوتو زور بي زوريان بشتين هالكرت يستلم شان هزاري كماوتو لم شان هزاري كماوتو او نيتر يبون من بلا 10,000 بو لو 10,000 بلا 3,000 يعني ماوتو بو نمونه يسلم 3,000 شدي سانوا نزيكي 2,000 يعني دوباره لاوكا اخوان 10,000 3,000 ما لو 3,000 2,000 لاوكا خوارد چنيكي ما 1,000 ما فشربوا منه الا قليلا منه هميان لأوكان خوارد وكم كان به. فلما جاوزه هو والذين آمنوا معه كأم بادشايو أوانيك لقل يابون أهل تفسير فرمون يعني أواني لأوكان نخوارد يا أواني تنها مشتكيان لإخوارد چونا بلانبر سوپایان بینی أم سوپا زور زبلاحة قالوا لا طاقة لنا اليوم بجالوت وجنوده أم سربازاني جالوت كي شاريانك إيما بمجمارك موا هنيق لأهلي تفسير لا باسي أما فرمون ليرش كوم الله كان باش غزبنا وبشتكن
نزیکەی 314 13 15 کەسێکیان لەمێنێت وەکو لە بوخاریەت و لە حەدیثەکەی بەڕا ئەفەرمێن ژمارەی ئەهلی بەدر وەکو ژمارەی جەیشەکەی طالوت بوو، یعنی 313 کەسێک تقریبا. لەو هەزارش ئەوەیان نەمێنێتەوە، لە 10,300 کەس 300 بە سەبری بۆ خوا سوڵحاو واللهی لە 10,000 بەدەم مسلمان و بەدرۆ مسلمان زۆر چاکتر و پاکتر و شیاوترە و خوا سەرکەوتنیان پێ بەخشی. بەڵام 10,000 منافق واللهی خوا سەرکەوتن نادە. 10,000 کە بۆ خوا پاک نین، بۆ خوا ناسوڵحێن، بە سەبر نین، قورسایی و سەنگینیان نییە، سوودیان چییە؟ 1,500,000 خەڵکی مسلمانە بە جنسیە، بەڵکو 1,700,000 ملیۆن بەشێکی هەروە ناو لە جنسێ نووسراوە مسلمان، بڕای بەخوا هەر نییە. بەشەکەی تریشی هەر بڕای بەخوا هەیە، لەولا بڕای بە هیچ بە ئیسلام نییە. ئیتر وها کەذا بگرە بەشێکی ئەمێنێتۆ لەوەی کە پابەندی ڕێنمایەکانی ئیسلام و شیعار و دروشمەکانی ئیسلام جێبەجێکە. لەمانش خۆ هەمویان لە ئاستی یەک نین لە تەقوا و دینداری بۆ خوا، هەیانە بچووکترین زەرەر بکا واز لە خوا و پێغەمبەرێنی، هەیانە هات بۆ مزگەوت دەستی کە لە نوێژ جەماعەت هەر یەکەم ڕۆژ پێڵاوەکەی دزرا، هەتا ماڕوو لە مزگەوت ناکە، ئەڵێ هاتم بۆ نوێژ پێڵاوەکەم دزرا، لەخوایەتی ڕێی مزگەوت و ڕێی خوا فەرشی سووری بۆ ڕاخراوە، ئیتر تووشی مەینەتی و ناڕەحەتی نایە. کاتی ئەم جێش و زەبەلاحا بینێ بەشێ تریشیانیان زۆربەیان پاشگەزە بنەوە تەنها 313 کەسێکیان ئەمێنێتەوە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. الحمد لله رب العالمين، رب صل وسلم وبارك وأنعم على عبدك ورسولك محمد وعلى آله وأصحابه وأتباعه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أم برزانا أم بخوا صلحاوانا أم خورا قرو بيتشسباوانا كاتي گویا لم دوستو رفيقاني خويا نبي گویا لم هاو رياني خويا نبي ألين كيسرك بسر أم جمال زورا قالوا كم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله والله مع الصابرين. چەند کۆمەڵی کەم سەرکەوتن بەسەر ژمارەی زۆرە، خوای گەورەش لەگەڵ سابر و خۆڕاگرەکانە. ئەبوو هورێرە تازە مسلمان بووە، لەگەڵ مسلمانەکانە دێ بۆ جیهاد یەکەم جارێتی، کاتی ڕوبەڕوو ئەبنەوە سەیری ژمارەی کافرەکانەکە، ژمارەی زۆر، سەیرە دەوروبەری خۆیەکا و چەند مسلمانێکن و ژمارەیان زۆر نییە. یەکێک لە ڕەفیقەکانی ئەڵێ ئەبوو هورێرە سەیرت لێ دێ؟ ئەڵێ بەڵێ. ها ئەو ژمارە زۆرەی بێ باوەڕان، ئێمە ژمارەمان زۆر نییە، چۆن سەرکەوین بەسەریانە؟ ئەڵێ ئەبوو هورێرە ئێمە میلەتێکین، خوا بە ژمارە سەرمان ناخە، بەو ئیمانە سەرمان نەخا کە لە دڵمانە. واللهی هیچ خەبیر و هیچ سیاسیەک و هیچ عسکەریەکی دنیا، هیچ ئەکادیمیەکی دنیا ناتوانێت تەفسیری ئەوەت بۆ بکە عەرەبێکی دەشتەکی چۆن زاڵە بێ بەسەر ئیمپەراتۆریەتی ساسانیە، واللهی ناتوانێت تەفسیری کابوت ئیلا بەوە نەبێ بڵێ ئیمانە. و من هەنێک لە ڕۆژهەڵات ناسەکانم بینیوە سەیری خۆیان دەرەبڕن لەوەی چۆن چۆنی لەم دەشتی مەکە ئەم عەرەبانە ئەم عەرەبە پێپەتیانە دێن دەسەڵاتەگرن بەسەر هەموو ئەم ناوچە کۆمەڵە ئیمپەراتۆری کە لە ناو مێژووە ڕەگ و ڕیشە هێندا کوتاوە، جەیشیان بۆ جەیشی جەڕار ئەم سەر بۆ ئوسەری دیار نەبووە. باشە چۆن چۆنی ئەم خەڵکانە بەم ژمارەکەمە لە ڕووی ژمارەوە کەمن، لە ڕووی خیبرەی عەسکەریوە خیبرەیان کەمە، لە ڕووی چەک و تفاق و تەقەمەنیوە وەکو هی ئەوان نییە. باشە چۆن سەرەکەون بەسەریانە؟ یەک جوابی هەیە بەس، ئەو ئیمانی کە لە دڵەکانیانە. بۆیە ئەم ئومەتی ئیسلامە 1,700,000,000 لە بەرامبەرەکەیان چەنە؟ بەرامبەرەکەیان سەرباری هەرێکی و عەسکەرێکە، هەرێکی و جەبهەیەکە بۆ خۆی، ئەکانە یەک لەسەر حەوتی خەڵکی سەر زەوی بەڵکو زیاتریش.
يعني لە حەوت کەسە کەسێکی مسلمانە زیاتریش، ئەمە طبعا ژمارەیە زۆر بەرزە. ئەی بۆ مسلمانان هێز و توانایان نییە؟ لەبەرەوەی ئەو ئیمانەی لە دڵی سەحابە هەیە، لە دڵی ئەمانە نییە. ئەی پێغەمبەری خوا نافەرمی عەلەیهی سەڵات وسەلام نوصرت بالرعب مسيرة شهر، لە دووری یەک مانگە ڕێوە دوژمنم ببیسێ سوپام چووە ترسە نیشێتە دڵیوە. هەدەی کافرەکان ترسیان لە سوپای ئومەتی ئیسلام هەیە ئێستا. هەنێک کەس پرسیارەکە بڵێ ئەڵێ باشە ئەوە نییە نوصرت بالرعب مسيرة شهر، یەک مانگە ڕێ دوژمن ترسی منی لە دڵایە کووە؟ ئەڵێن جەیشێک وەک جەیشەکەی محەممەد بێنە تا ترسێک وەک ترسی جەیشەکەی محەممەد بڕاتە دڵی کافرەکانەوە. هەر بۆیە عەرەبەکان لە 1970کانە کە سوپایەکی عەرەبیان دروست کرد و دژی ئیسرائیل شەڕیان کرد، هەموو عەرەبەش بوونە یەک، هەموویان بوونە یەک، نەیانتوانی سەرکەوتن بەسەریانە. بۆ چونکە ئاڵای عوروبەتیان هەڵگرت بوو، ئاڵای عەرەبچێتیان هەڵگرت بوو. لە کاتێکە هەموو وڵاتانی عەرەبی ببنە یەک، لە ئیتیحادی ئەوروپی گەورەترە. هەموو وڵاتانی عەرەبی یەک بگرن لە بەس وڵاتانی عەرەبی لە ژێر ئیمان و بەیداخی ئیمانە، وەڵڵاهی هێز نییە لە دنیای چاریان کە، هێز نییە لە دنیای دەرەقەتیان بێ، بەس وڵاتانی ئیسلام خۆیان یەک بگرن. ئەی بۆ لەبەرەوەی ئەو ئیمانەی کە پێویستە لە ناخمانە بێ، ئەو ئیمانەمان تیا نییە و ناشبێ چاوەڕوانی دەرەنجامی ئیمانێک بین کە ئیمانی وەک شاخ پێویستە. کاتێکە ئێمە ئیمانەکانمان تەپۆڵکەیەکی نزمە، ئەگەر تەپۆڵکەیەکی نزم بێ. بۆیە ئەڵێن كم من فئة قليلة غلبت فئة كثيرة، کۆمەڵێ زۆر یعنی زۆر جار ڕووی داوە جەماعەتێکی کەم سەرکەون بەسەر جەماعەتێکی زۆرە، و ئینسان خۆڕاگر بێ خوا سەری خا پاشان دوعاکەن ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. دعاكن أمش بريتي لخالك يقرن دعاء كردن بوي خوا سرت خا، دعاء كردن بوي خوا لامتحان كان سركوتنت بيبدا يكسل فرين فهزموهم بإذن الله. فرين بإذن خوا كافر كانيان دوران، كافر كانيان تفلتون أكرد. وقتل داود جالوت، نبي الله داود عليه الصلاة والسلام سركردي سوباكا كجالوت بو كشتي، سركردي سوباكا يعني كشت، يعني هل هو نبو دورانك بدورين وباقي كيان بقرينه تنالت تأثر كردا كشيان كجرا أو إيمانا ودكا بس يسطو قصور كسيكو برامبر سوباكي قورا وستانه. بويا أما درسو وانيك بوي بزاني دنيا مالي تاقي كردنويا وتد إيمانم هناوا الروبارد لبيش نابي لي بخوي حرامد لبيش نابي دسيبو ببي. أما الزنايا أما حرام خورية أما السوء خورية أما برتيل خورية أما تشي أما الظلم مستمع نابي بيكي. خو إيمان هر بدم نية، إيمان بكارو كردوية. خو يقول الرحمن ليبكى ولمن خوش بعفو منك ما قرتو بصر أو راس شقامي هداية بيغمر كان وصديق وشهيد وصالح كان يداو بصري والحمد لله.